ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە ساڵیادی پلانگێڕی نۆی تشرینی یەکەم لا دژی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان هاوسەرۆکایەتی دەستەی و بەڕێوەبەری کەجەکە بە وەبیرهێنانەوەی یادی شەهیدانی بەرخۆدان لە دژی پلانگێڕیدا ڕاگەیان گەلی کوردستان و بزوتنەوەی ئازادی لەسەر هێڵی ناتوانن ڕۆژی ئێمەتاری بکەن خەبات و تێکۆشانی خۆی بەردەوام دەکا. لە پەیامەکەدا کەجەکە داوای لە گەلی کورد و هەموو هێز و لایەنە دیموکراتیکەکان کردووە لە 27مین ساڵیادی ئەم پلانگێڕیەدا تێکۆشان لە دژی پلانگێڕی پەرە پێبدەن. لە بەشێکی تری ئەم پەیامەدا کەجەکە بە گەڕانەوە بۆ بەستێنەکانی ئەم پلانگێڕیە ئاماژە دەکاتە سەر هەوڵدان بۆ دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەن هێزەکانی مۆدرنیتەی سەرمایەداری و پێی وایە ئەمریکا و هێزەکانی مۆدرنیتەی سەرمایەداری ڕێبەراپ و پەکەکەیان وەک بربەستێک بۆ سەر لە نوێ دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوین دەبینی. هەر بۆیەش ئەم پلانگێڕیەیان ئەنجامدا. لە هەمبەر ئەم هەوڵانەدا لا دژی سیستەمی پیاوسالار نژاد پەرست نەتەوە پەرست و نەتەوە دەوڵەت پەرستی سەرۆکاپۆ مێشکی نەتەوەی دیموکراتیک و مۆدرنیتەی دیموکراتیکی ئافراند و وەک کاریگەرترین چەک ڕادەستی گەلان ژنان و مرۆڤایەتی کرد. لە کۆتاییدا کەجەکە پێی وایە تێکۆشان لا دژی پلانگێڕی نێونەتەوەی لەسەر ئەو بنەمایە بە هەڵمەتی ئازادی نێونەتەوەی و بە جێگەیاندنی ئامانجەکانی سەردەکەوێت. لەسەر ئەو بنەمایە لە ساڵی 27مینی پلانگێڕی نێونەتەوەییدا لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی نێونەتەوەییدا دەبێت پەرەبا تێکۆشان بدرێت، ئازادی جەستەی ڕێبەراپۆ مسووگڕ بکرێت و پلانگێڕی نێونەتەوەیی بە تەواوەتی تێک بشکێنرێت. با بۆنەی ڕۆژی نۆی تشرینی یەکەم کادەکاتە دەستپێکی پلانگێڕی نێودەوڵەتی لە دژی ڕێبەری گەلی کورد لە ئەڵمانیا ڕێپێوان ئەنجامدرا بە بەشداری کوردستانیان و دۆستەکانیان. ڕێپێوانەکە لە شاری هێرفۆرد دەستی پێکرد و تا شاری بڵفەڵ درێژەی کێشا. لە ڕێپێوانەکەدا بەشداربووان پلانگێڕی نێودەوڵەتیان شەرمەزار کرد و داوای دەست بەجێ ئازادی جەستەی ڕێبەرۆ جەلانیان کرد. بڕیاریشە تا 12 مانگە با چەندین چالاکی جۆراوجۆر لە ئەوروپا پلانگێڕی نێودەوڵەتی شەرمەزار بکرێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگەڕایگەیاند کە لە گۆڕەپانی بەرخۆدانی گردیامێدی لە ئەنجامی چالاکی نیشانەشکێنیدا داگیرکەرێک بە سزا گەیاندراوە. لە ڕاگەیاندراوەکەی ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگەدا هاتووە کە داگیرکەرێک سزادراوە و دەوڵەتی تورکی داگیرکەریش لە نێوان 3 و 5 تشرینی یەکەمدا لە بەرامبەر گەریلا لاینی کەم 11 جار بە تەقەمەنی قەدەغە و 30 جاریش بە فڕۆکەی شەڕ و 46 جاریش بە هێلیکۆپتەری هێرش و بوردمانی ئەنجام داوە. 3 تشرینی یەکەم لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار باچەکی قورس دەستێوەردان بەرامبەر بەو حەفاران ئەنجام درراوە کە هەوڵیان دەدا بە ئامانجی سەربازی ڕێگە دروست بکەن و لە ئەنجامی چالاکی هێزەکانی ژاستار چموژۆڵی داگیرکەران وەستێنراوە. هەروەها لە 4 تشرینی یەکەم لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی با نیشانەشکێنی لا داگیرکەران دراوە و لەو چالاکیەدا داگیرکەرێک بە سزا گەیاندراوە. لە 4 تشرینی یەکەم هەروەها لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی جودی باچەکی قورس لەو داگیرکەرانەی دراوە کە هەوڵیان دەدا بچنە ناو سنگەرەکانەوە و دوای چالاکیەکە جموجۆڵی داگیرکەران وەستێنراوە. هەروەها لە 26 ئەیلول لە هەفتانین باچەکی قورس لە قەرەقۆڵی سلێپرێ لە هەرێمی جودیان داوە. لە 4 تشرینی یەکەمیش هێزەکانی یەژاستار لە هەفتانین باچەکی قورس لە قەرەقۆڵی هەرێمی جودیان داوە و ڕۆکێتێک بەر خواردنگەی قەرەقۆڵە کەوتووە و بەڵام ژمارەی ئەو داگیرکەرانی سزادراون ڕوون نەبووتەوە. هێرشەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر بە تەقەمەنی قەدەغە کرا و بەم جۆرەیە لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا. لە 3 تشرینی یەکەم لە هەرێمی
مەتینە تونێلەکان لە گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینە دووجار بە درۆنی بۆم ڕێژکراوە بردومان کراون و لە 3 تشرین یەکەم لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب تونێلەکان لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێری دووجار با تەقەمەنی قەدەغەکراوە بردومان کراون و لە 4 تشرین یەکەم لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب تونێلەکان لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی جوودی 7 جار با تەقەمەنی قەدەغەکراوە بردومان کراون لە 4 تشرین یەکەم لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب تونێلەکان لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM دووجار با تەقەمەنی قەدەغەکراوە بردومان کراون. هەروەها هێرشەکانی سوپای دەوڵەتی داگیرکەری تورک بەم جۆرەیە 3 و 4 تشرین یەکەم لە هەرێمی گارە گۆڕەپانەکانی سیدارێ دەشتی کافیا دەرەی حەرەج سپێندار سیسەر 15 جار لە هەرێمی مەتیناش گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینە و بێشلێ 4 جار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی جوودی گردی بەهار و گردی FM 5 جار لە هەرێمی قەندیل گۆڕەپانی ساڤاژ 2 جار لە هەرێمی خواکۆرک گۆڕەپانەکانی بەرخۆدانی شەهید شەریف خنێرەی سەر و بربزن 4 جار و باگشتی 30 جار ئەو شوێنانە با فڕۆکەی شار بردومان کراون. ماک لە ڕاگەیاندراوێکە باسی لەوە کردووە جەنگاوەرانمان 4 تشرین یەکەم لە دیرێک لا دژی بارهەڵگرێک چالاکی سابوتاژیان ئەنجام داوە و ئەنجامی چالاکیەکە بارهەڵگرەکە بە بارەکەیەوە سوتاوە لە ناوچووە. ماک لە ڕاگەیاندراوەکەی ماکدا دەڵێ لە گەڕەکی 5 نیسان لە ناوچەی باغلەری ئامەدیش پارک پلاکاردێک با نووسراوی گۆشەگیری بشکێنن ڕێبەرات و ئازاد بکەن لەگەڵ وێنەیەکی ڕێبەری گەلی کورد هەڵواسراوە. هەروەها ماک بەم جۆرە درێژی بە ڕاگەیاندراوەکەی داوە چالاکیەکانمان لا دژی پلانگەڕی 9 تشرین یەکەم و گۆشەگیری لەسەر ڕێبەراپۆ ئەنجام درا لە بەرامبەر کردەوەکانی بەرامبەر ڕێبەراپۆ شەڕی ئازادی فراوانتر دەکەین و ڕووخاندنی فاشیزم ئەرک و بەرپرسیارەتی هەموو کوردێکی وڵات پارێز دەزانین. وەرن پێکەوە داگیرکەران بخینە ناو شەڕ و ئەو قەیرانەی کە سازیان کردو و بەمەش ئازادی گەلان مسوگەر بکەین. ڕۆژنامەی ئەلجەریدەی کۆیتی لازاری سەرچاوەیەک لە فەیلقی قودسەوە سەبارەت بە برینداربوونی ئیسماعیل قاعانی فەرماندەی فەیلقەکەیان لە هێرشێکی ئیسرائیل بۆ سەر بەیروت زانیاری نوێ دەخاتە ڕوو. ئەو سەرچاوەیە دەڵێت ئیسماعیل قاعانی فەرماندەی فەیلقی قودس لە بردومانەکەی شەوی پێنجشەمبە لەسەر هێنی لە باشووری بەیروت کاتیایدا هاشم سەفیەدین جێگیرەوەی حەسەن نەسرەڵڵای کرد ئامانج بریندار بووە و شان و سنگ و خاچی پێکراون. ئاماژەی بەوەش کردووە بڕیار بووە لەو شوێنە کۆبوونەوەی بکەن بۆ گفتوگۆکردن لەبارەی چۆنیەتی بە خاکسپاردنی حەسەن نەسرەڵڵا و دەست بەکاربوونی سەفیەدینیش وەک جێگرەوەی نەسرەڵڵا بکەن. باوتەی سەرچاوەکە قاعانی لا ڕێگەی وشکانیەوە چۆتە لوبنان و لا ڕێتونە لە نەهێنیەکانی نێوان سووریا و لوبنان لا ڕێ شوێنێکی ئەمنی توندا و چەند جارێک ئەو ئۆتۆمۆبیلانە گۆڕدراون کە گواستویانەتەوە. هەروەها سەرچاوەکە ئەوەشی خستوەتە ڕوو لە هێرشەکەدا یەکێک لە یاوەرەکانی قاعانی و شۆفێری ئۆتۆمۆبیلەکەی کوژراون و پاسەوانەکانی کە لە ئۆتۆمۆبیلەکەی تردا بوون لە ئۆتۆمۆبیلەکەی دەریان هێنا و دەستبەجێ گواستویانەتەوە بۆ شوێنێکی پارێزرا و دواتر بەرەو سووریا ڕۆیشتون و پاشان گەڕاونەتەوە بۆ تاران لە تاران چەند نەشتەرگێریەکی بۆ کراوە. مقداد میری وتەبێژی وزارەتی ناوخۆی عێراق سەبارەت بە ژمارەی ئەو هاوڵاتیانەی لا لوبنانەوە ئاوارەی عێراق بوون هەروەها کۆنتڕۆڵکردنی بازرگانیکردنی با مادە هۆشبەرەکان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان تا ئێستا عێراق لە ڕێگەی فڕۆکەخانەی بەغدا و نەجەف و دەروازەی قایمەوە 5693 پەنابەری لوبنانی وەرگرتووە و هەروەها هەموو پێداویستیەکانی بۆ دابین کراون. پێشتر محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕێنمایی بۆ ئامادەکاری بۆ پێشوازیکردن لا پەنابەرانی لوبنان و ئاسانکاری بۆ چوونە ناو عێراقی دەرکرد بوو. لەلایەکی تریشەوە دەڵێت لە ساڵانی 2023 و 2024دا با ڕێژەی 210 لە سەدی دەست بەسەرداگرتن و کۆنتڕۆڵکردنی مادە هۆشبەرەکاندا تۆمار کراوە و زیاتر لە 6 تۆن و 600 کیلوگرام مادەی هۆشبەر دەستی بەسەردا گیراوە و دەشڵێت لە ماوەی ساڵانی 2023دا 138 سزای لە سێدارەدان و زیاتر لە 500 سزای هەتاهەتایی لە دژی بازرگانانی مادەی هۆشبەر دەرچووە. مقداد میری ڕۆنیشی کردوێتەوە 200 کیلومتر دیواری سنووری لەگەڵ سووریا دروست کراوە و سیستەمی کامێرای چاودێری با درێژایی سنوورەکە تەواو بووە و
قوڵەکانیش تەواو بوون و ئاماجگەلەوەی زیاتر لە 1000 کامێرای گەرمی لە سەر سنوورەکە دانراوە. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان. هەر شاد بن.